10 ئۆتۆمبیلی 0 کیلۆمەترمان هێنا بۆ ئیداری ڕاپەڕین ڕۆ تەسلیمان کردن کە بۆ کاروباری خزمەتگوزاری ئەم دەڤەرە بەکاردێت بۆ فەرمانگەکانی وەزارەتی ناوخۆ قایمقامیەت و ناحیەکان. بەڕاستی کەم و کوڕی هەیە لێرە، ئەمە بە تێر و تەسەری گوێمان لێگرتن، ئێمە کە گەڕاینەوە ئینشاڵڵا ڕاپۆرتی خۆمان ئامادە دەکەین و ئەو حەجم و پێداویست و شتانی کە لێرە هەیە دەکەین بە ڕاپۆرت هەر لەم بینایەتم ئیدارەوە دەست پێ بکەین. بەڕاستی بینایەتەکەی گونجاو نییە بۆ ئیدارە. ئێمە هەوڵ دەدەین بە پێی توانای حکوومەت پشتگیری ئەم ئیدارەیە بکەین و ئەو پێداویستیانی کە داوایان کردووە بخێنە بەردەستی لژنەی باڵای کە پێکهێنرا بۆ مەبەستە و بخێنە بەردەست سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بۆ بڕیاردان لەسەر. ئەمڕۆ بەڕێزیان سەردانی ئێمەیان کردووە گوێیان لە داواکاری و کێشە و گرفت و کەم و کوڕیەکانی ئێمە گر بە شێوەیەکی گشتی بۆ مەبەستە ئێمە بڕوونکردنەوەی پێویست وە پێشنیار و داواکاریەکانی خۆمانمان خستۆتە بەردەستیان و ئینشاڵڵا لە هەفتەی داهات و ئەو لیژنە باڵایی کە پێکهێنراوە بە مەبەستی کاراکردن و جێبەجێکردنی داخوازی و داواکاریەکانی ئیدارە سەربەخۆکان کۆبوونەوەی خۆیان دەکاوە ڕاستپاردەکان و پێشنیارەکانی ئێمە دەخرێتە بەردەم کۆبوونەوەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بە مەبەستی پەسەندکردنی ومێد دەکەین کە ئەو هاتنە ببێتە هۆکاری ئەوەی کە هەموو ئەو کێشە و کەم و کوڕی گرفتانە ئیداریانەی و پێداویستیانەی کە لە ماوەی ڕابردوودا لە سنوورەکەدا هەبووە بەشێکی زۆریان چارەسەر بکرێ.